سلێمانی نوکتەیەکە هەموو جارێ گریان سەری ئەکوتێتەوە. سلێمانی لیمۆی ترشی قسەی خۆشە. لە دوورەوە ئاوەزێنێتە ناودەمی هەرچی شاری کوردستانە. سلێمانی تویەکیشە هەموو ساڵێ بەم شاری ڕقێشی نوێ ئەیبڕنەوە. ئەو دێتەوە ئەیبڕنەوە و جارێکی تر هەردێتەوە. ئەمە وتەکانی مامۆستای گەورە و هەمیشە زیندوو لە ئەدەبیات و لە ڕۆح و لە دڵی هەمومانە مامۆستا شێرکۆبێکەسە دەربارەی سلێمانی. ئەو شارێکە وەک تو هەموو ساڵێکی بڕنەوە بەردەوام دێتەوە. ئەو شارەی کە لیمۆی ترشی قسەی خۆشە و لە دوورەوە ئاوازێنێتە ناودەمی هەرچی شاری کوردستانە. بۆیەم هەموو باسی سلێمانی لەبەرەوەی کە سلێمانی بۆتە پایتەختی تەندروستی و پایتەختی چارەسەر و هیوابەخشین بۆ نەخۆشانی شێرپەنجە. لە دۆمەڵقەی بەرنامەکەتان لە وەرزی نوێی چارە دەربارەی شێرپەنجە، ئەمەڵقەی چارە تایبەتە بە پشتگیری و بەهاناوەچوون بۆ تووشبوانی شێرپەنجە. لەبەرەوەی لە شاری سلێمانی نەخۆشخانی هیوا هەیە و نەخۆشخانی هیواش دووهەم گەورەترین نەخۆشخانی شێرپەنجەیە لەسەر تاسەری عێراقا. لە هیوا لە هەموو شارەکانی کوردستان و عێراقەوە خەڵک دێت و خزمەتگوزاریەکی بێبەرامبەر وەرەگرێ بە بێبەرامبەر، خزمەتگوزاریەکی بێهاوتا بە بێبەرامبەر. لە ئەڵلقەی پێشووی چارە بینیتان کە باسی ئەوەمان کرد کە هەموو ڕۆژێ 5 کەس لە شاری سلێمانی دەستنیشانەکرێن کە تووشبووی شێرپەنجەن. ئەگەرچی زۆر هەوڵدرام هەواڵە بەلایە ببرێ، بەڵام ئێمە زۆر بە باشی ئەزانین وتومانە چی. ئەم 5 کەسە بە جنسێ بە تەسکەرە خەڵکی شاری سلێمانین، واتە مەرج نێت تەنها قەزای سلێمانی بێ، بەڵکو شوێنەکانی تریش کە سەر بە دەوروبەری سلێمانین. بەڵام ئەگەر بمانێ هەمووانە دەستنیشان بکەین کە تووشبووی شێرپەنجەن و لە هیوا تۆمارکراون، ئەوە ژمارەکە زۆر زیاترە. بەڵام لەبەری نەخۆشخانی هیوا خزمەتگوزاری پێشکەش بە سەرجەم دانیشتوانی عێراقەکە، بەڵام وەی کە من بەسمان بوو تەنها سلێمانیمان بە نمونە هێناوەتەوە. لەبەری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری و پایتەختی خزمەتگوزاری بۆ ئێوە. لە مەڵلقەی چارەیە تووشبوویەکی شێرپەنجە دوێرین، بزانین ئایا بارودۆخ و گوزەرانی لە چیایە و چۆن ژیانە گوزەرێنێ لەگەڵ شێرپەنجەی خوێنە، کە ئەم شێرپەنجەیە لە ڕیزی سەری سەرەوەی ئەو شێرپەنجانەیە کە خەڵکە کوژێ لە کوردستانە. لەگەڵمان بن و چانێکی کورتەین و دەگەڕێنەوە خزمەتتان. هەموو کاتێکتان باش بیدەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە. مامۆستا فاروق لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری مناڵان کاری کردووە پێشتر. ئەوەی کە بێ لەگەڵ مناڵە کار بکە پێویستە ڕۆحی مناڵی هەبێ، نەک مێشکی مناڵ. لەبەرەوەی کە ڕۆحی مناڵە شێکە لەو شتانەی کە زۆرێک لە فەیلسوفەکانیش پێی معجبن، لەبەرەوەی کە بتەوێت هەر شتێ بکەی پێویستە ڕۆحی مناڵ هەبێت. جا ئێمە بەڕێیەکەوین بۆی کە بچین وردە وردە بەرەو لای ماڵی میوانی بەرنامەکە و بزانین ماوە و ئەگەر ماوە کواڵیتی ژیانی چۆنە لەگەڵ نەخۆشی شێرپەنجە. چونکە وەکان باژم پێدا ئەم میوانە نەخۆشی شێرپەنجەی خوێنی هەیە و لە 4 کەس کە لە داتاکانی نەخۆشخانی هیوا تۆمار کراوە لە توێژینەوەی کە بڵاوکرات وڵاتە پێشوومان باسکردن، لە 4 کەسێکێکیان بە شێرپەنجەی خوێن مردووە. بەڕێکەوین بەلای میوانەکەمان. ئەوەی کە زۆر مەبەستمە لێرە باسی بکەم لەوەی کە یەکێک لە نونەکانی مامۆستا کە شتێکی نووسی بوو بۆم خوێندنەوە ئەوەیە کە مەسەلەی چاندنی خۆشەویستیە و چاندنی وەفا و ئەمەک و سۆزداریە. ئێرە ماڵی مامۆستایە کە بەسپاسەوە چاوەڕێی ئێمە ئاکات. باین باکتێ مامۆستا باشن دەچیان زۆر سپاس مەمنونم زۆر سپاس. لەگەڵ مامۆستا هەندێک کاوتویەکەی لە ناو ئۆتۆمبیلەکەمانە
بەڕێگاوە تا ئاگەینە نەخۆشخانەی هیوا و لێ هەنە لە قسەکانی ترمان بەردەوامە بین. فەرموو مامۆستا. زۆر جار کە باسی شێرپەنجە کرێ ئەگەر چێ مەڵقی داهاتوو بەرنامەکەمان لەگەڵ جەنابی پرۆفیسۆر ئەنوەر شێخەیە دەربارەی ئەوەی کە بزانین بە خەڵک بڵێن شێرپەنجە هەیە یان نە. بەڵام جەنابەت لەبەری کە لەگەڵ ئەم نەخۆشی ئێستاەوە 6 ساڵ زیاتر هاوڕێم بێکەوە لەگەڵ ئەژین دایمەندا هاوڕاتی شاخۆشی و ناخۆشی هەیە. بەڵام باسی یەکەم ساتی یەکتری ناسینم بۆ بکە. ئەو ساتی کە وتیان مامۆستا فاروق عەبدولعەزیز تۆ شێرپەنجەت هەیە. بۆ فاسکردنەکە تەلەفۆنم خۆم ڕاوێژکارم تەلەفۆنم بۆ براکەم کردوتم دکتۆر ئازاد دەڵێ وتی لای دکتۆر ئازاد مێکە وەرە بە لای خۆم ئەو کاتە لە خەستەخانەی مناڵان بوو وتی دکتۆرێکی عەرەبەیە بە ناوی دکتۆر عەلی با ئەو بۆ بکەین ڕۆژی بۆ 5-6 مناڵ زەرعی خوێنەکات و فاسی خوێنەکات. من ڕۆیشتم بەیانی ڕۆژی شەمەوە کاتم ڕۆیشتم زۆر لە ئێستا زۆر سەری حاڵ بووم هیچ ئاساری نەخۆشیم پێوە دیان نەبوو. دکتۆر عەلی کە سەیری کردم هێنەکەش بەدەستیەوە بۆ ئەوەی کە فاسەکەی پێکرد ئەو درەوشە ئەوینە بە عەرەبی بە براکەمی وتوتی ئەمە نەخۆش نییە من بۆ ئەمە ئازاری پێ بکەێن. دەستی کرد بە تەلەفۆنکردن لەگەڵ هەولێر و لەگەڵ بەغا و ئەملاوە. براکەشم وتی ئەرێ کاکەم نەخۆشە تۆ خۆت شپرس کردووە دکتۆرەوە چییە؟ پێشتی وەڵام من هەرچێکەکەم دڵم نایە ئەم فاسی مۆقەت بکەم بۆ براتران. بەشی وتی فاسێک هەیە لە ئێران لە هەولێر لە بەغداد فاسێکە سیدی خوێنی پێڵێن کە خانەکانی خوێن فاسەکەن ئەگەر ئەمانە بڕات بیکات 5 سیسی خوێن وتی بابە ئامێرەکەمان هێناوە خۆم هێناوە هە لە خەسەکان هە لە مخەبەر مەرکەزیەکە دکتۆرە فڵانش بەرپرسێتی وتی دەبڕۆن بۆوێ تەلەفۆنی لەگەڵ دکتۆرەکە کرد من ڕۆیشتم وتی تۆ نەخۆشی وتم بەڵێ تۆ هیچ نەخۆش نیت و بەڵێ 5 سیسی خوێنماندا و وتی دوای هەفتەیە من جواب بدەمەوە دکتۆر عەلی وەڵامی دابووە کە ئەمە نەخۆشی CLL باشە کە یەکێکە لە جۆرەکانی شێرپەنجەی خوێنمە لە داهاتووە باسیەکەی باسی یەکەم ساتم بۆ بکەم مامۆستا یەکەم سات کە وتیان فاروق عەبدولعەزیز تۆ دەستنیشانکراوی بە شێرپەنجەی خوێن هیچ کارگەریەکی لە منە نەبوو چاوەڕوانیمە کرد بە زۆر بە ڕزایەتی زۆر قبوڵم کرد کە CLL بەڵام لەبەر ئەوەی کە لە کوردستانی خۆمانە بەتەمە نابێ بڕەخنە لاوازی دیاریکردنی نەخۆشی زۆرە لەلایەنی برادرانی دکتۆر چون من تەمەنم لە ناو دکتۆر و دەرمان و کلینیک و ئەم شتانە بەسەر بردووە لاوازی تەشخیصەکان زۆرە هەندێک بڕوام نەکرد هەندێک بە ئەو هێنەکرا بوو بەڵام براکەم بۆشی کردمەوە وتی بەڵام ماڵ و مناڵەکانم خێزانم هیچ کەسی خەبەری نەوە خۆم و براکەم نەبێت باشە جا ئەوەی کە زۆر گرنگە لەو مەسەلەیە پەیوەندی مرۆڤە لەگەڵ خودی مرۆڤ خۆیە هەتاوەکو لەگەڵ کەسانی دەوروبەریا و بۆ تووشبوانی شێرپەنجە چی مناڵ و چی گەورە پێویستمان بە پشگیری هەیە جا هەتاکو کاتێککە ئەگەمە ئاگەینە نەخۆشخانەی هیوا بەڕێز ئالان تایر هەیە کە بەرپرسی بەرنامەکانی ڕێکخراوی ناوپارێزی کوردستانە نەخۆشخانەی هیوا ئەوان وەک پشگیری خێزان بۆ مناڵانی شێرپەنجە کارەکەن دەچینە لای بەڕێزیان بۆی کە و قسەمان بۆ بکە و لەگەڵ مامۆستا فاروق لە بەردەم نەخۆشخانەی هیواوە دەست پێکەینەوە و یان لە ناو نەخۆشخانەی هیواوە دەست پێکەینەوە و لێوە باس لە قۆناغەکانی وەرگرتنی چارەسەری کیمیایی و ئەو شتانەی ترەکەین کە لەگەڵیا بوون بەردەوامین لەگەڵتانە.
ئێمە وەکو مناڵپارێزی کوردستان لە 2013 لە نەخۆشخانەی هیوایی و توانیمانە بەشێک لەو ئەرکەی کە لەسەر مناڵپارێزی کوردستانە کە پەیوەندی بەلایانی خزمەتگوزاری دەرونی کۆمەڵایەتی و مادی لە کاتی پێویستە هەیە بۆ مناڵانی توشبوو بە شێرپەنجە لەسەر ئاستی هەرسێ پارێزگاکەی هەرێمی کوردستان هەولێری و دهۆک و سلەیمانی و ئەو نەخۆشخانانی کە هەیە بۆ شێرپەنجەی مناڵان ئێمە کاری تیاکەین تایبەتە بە پاڵپشتی لایانی دەرونی کۆمەڵایەتی و توانیمانە لە ڕێی ئەم کۆمەڵە ئەکتیڤیتیانەی کە ئێمە هەمانە بۆ مناڵانی نەخۆشخانەی هیواونانەکە دووسان تەری ژین لە دهۆک توانیمانە جۆرێک لە گونجانی دەرونی کۆمەڵاتی بۆ خێزانەکان دروستکەین و بتوانن لەگەڵ هەواڵی توشبوونی مناڵەکان بە شێرپەنجە ڕابێن و بتوانین تا ئاستێکی باش بڕۆین بەڵام ڕاستی ئەمە کاری پێویستی بە کۆمەڵێک ئامادەسازی هەیە کە ئەکرێت بۆ خێزانەکان بەڵام لە ئەم ساڵە لە 2019 هەوڵێکی زیاترمان ناوە ئەو کیسانی کێنە ناو نەخۆشخانەی هیواوە بتوانین لە یەکەم ڕۆژی دەستنیشانکردنی مناڵەکان کە تووشە بێت بە شێرپەنجە لەگەڵیان نابین هەتا وەکو پرۆسەی چارەسەرکردن تەنانەت چاکبووەکانش. مناڵپارێزی کوردستان لە 2013 لەسەر ئاستی هەرسێ پارێزگاکە کارەکات و توانیمانە بەشێک لەو چالاکیانی کە بۆ مناڵەکان بە ئەنجامی گەین لەسەر ئاستی هەرسێ پارێزگاکە و ئەم تیمەی کە لە ناو نەخۆشخانەی هیوا پێک هاتووە لە 2 دەروون ناس ببوورە 3 دەروون ناس کۆمەڵناسێک کە بە شێوازێکی پرۆفشناڵ کارەکات لێرە بە شێوازێکی پیشەیی کارەکات بۆ مناڵانی نەخۆشخانەی هیوا و بەشێک لە ئەرکەکان کە ئێمە هاوکاری حکومەت دەکەین لەوەی کە ناتوانێت کارمەند دابمەزرێنێ ناتوانێت ئەو بارەپرسێک لەسەر حکومەتە لەوەی کە کارمەند کەمە لە سێکتەرەکانی تەندروستیە و بەشی ڕێسێپشنی پێشوازیکردنی نەخۆشخانەی هیوا ئێمە وەکو مناڵپارێز ئێمە گرتومانەتە ئەستۆ لە ڕێخستنی کەیسەکان لە هاتوشۆکردن بۆ لای دکتۆرەکان تەنانەت مەوعیدەکان کە مناڵەکان یەنەوە بۆ لای دکتۆر هەموو ئەمانە لەسەر ئەرچی مناڵپارێزە و لەسەر و ئەوەشەوە کە هاوکاری دەرونی کۆمەڵاتی پاڵپشتی دەرونی کۆمەڵاتی ئەنجامە درێ بۆ مناڵەکە لەگەڵ خێزانەکە و هەم لە ناو بەشی ئیستیشاریکە کلینیکەکەیە و هەم لە بەشی ناو قاوشکە ئینپیشنت هەموو ئەم خزمەتگوزاریان ئەنجامە درێ بێ لەوەی کە مناڵپارێزی کوردستان هەمیشە ڕۆڵێکی گرنگی هەبوو لەوەی کە بتوانین ژینگەیەکی ئارام ئاسایشی دەرونی ئارام بۆ مناڵەکان فراهەم بکەین و بۆ خێزانەکانی چەندین چالاکیمان هەیە لەوانە گەشتی پەرکەسێڕینەیە کە بۆ خێزانەکان ئەکەین ئەمبین بۆ ئەو شوێنانی کە ئەمبین بۆ ئەو شوێنانی کە پێویست دەکات کەشێکی ئارامی لێوەرگرن لەوەی کە بتوانن ئاسایشێکی دەرونی ئارام و ژینگەیەکی ئارامیان بۆ فراهەم بکەین و ئەمبین بۆ ئەو شوێنانی کە تەرفیهیە و پێویست دەکات هەموو منداڵێک کە سەردانێکی شوێنی بابەتانم کا وەکو گەیملاندەکانی شاری سلەیمانی بێت یاخود هەولێر بێت یاخود دهۆک بێت یاخود شوێنە گەشتیارەکان بێت کە لە ناو شار و هەندێک جار لە دەروی شاریش کە مناڵەکان هەبینە دەرەوە و ڕۆژی لە دایکبوونمان هەیە بۆ مناڵەکان و ئەمە خێزانەکان هەموو بەیەکەوە بەشدارە بن لەم چالاکیانە و جۆرێک لە کۆمیونیکیشن و پەیوەندی دروست پۆزیتیڤ دروستەکەین لە بینی خێزان و منداڵەکانە تا بتوانین ژینگەیەک و ئەوەشیان بیربێنینەوە کە بە تەنهانی ئەم مناڵ و خێزانانە بەڵکو بتوانین ئەو کۆنسێپتە ئەو مەفهومە لای کۆمەڵگەشت دروستکەین کە ئەم مناڵانە خاوەنی توانان خاوەنی تەنانەت بیرۆکەی زۆر زۆر باشن و ئێمە بە چاوێکی وەهاوە سەیریان نەکەین کە لە توانەکانیان کەم بکەینەوە بەڵکو بۆ چاوە سەیرانکەین کە مناڵێکە لە ڕووی جەستەیەوە ئەگەر هەیە شێرپەنجەی هەبێت یاخود نەخۆشیی خوێنی هەبێت بۆیە ئێمە ئەم مەفهومە ئەم کۆنسێپتە کە ئەوەیە کە شێرپەنجە یەکسان نییە بمردن شێرپەنجە و لە ڕووی زانستیشەوە بە شێرپەنجە بەیەکێک لە نەخۆشیە درێژخانەکان بۆ شێرپەنجەی مناڵی حساب ناکرێت بەڵکو چونکە چاکبوونەوە هەیەچکە و کوشەکرە و کۆمەڵێک نەخۆشی تر هەیە کە درێژخانە و لەگەڵ تەمەنی ئەڕات بەڵام شێرپەنجە چاکبوونەوەی هەیە شێرپەنجەی مناڵی بۆیە ئەکرێت ئێمە ئەم کۆنسێپتە ڕاست بکەینەوە و بتوانین ژینگەیەکی باش و بیرکردنەوەیکی باشمان هەبێ بۆ مناڵانی توشبووە شێرپەنجە چونکە بەردەوام ئێمە وەکو مناڵپارێزی کوردستان کە لەگەڵ توانای مناڵەکانە کارەکەین لە ڕووی وێنە کێشان و لە ڕووی کاری دەستی و ئەمانە ئەو چالاکیانەی کە ڕۆژانە کرێ لە بەشی مناڵان لە ڕێی چەندین گروپ و مناڵپارێزیش بۆ خۆی هەوڵمان ناوە لە ژووری یاریەکان یاخود لە
لەناو بەشی کلینیکەکە چەندین چالاکی بکەین وەم چالاکیانە بەڕاستی ئامانجدارن لە ڕووی سایکۆلۆژیەوە بۆ مناڵەکان و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بۆی بتوانین گونجانێکی دەرونی کۆمەڵاتی بۆ مناڵەکان و خێزانەکان دروستکەین بەشێک لەوانە مەسەن وێنە کێشانە یاخود پڕکردنی ژووری یارێکەیە بە میزەڵان تا بتوانن ئەو ئازارێک کە هەیەە لە ڕێی تەقاندنی میزەڵانەکەەوە دەری ببڕن و بتوانین جۆرێک لە بەتاڵکردنەوەی پاڵەپەستۆی دەرونی لە مناڵەکان کەم بکەینەوە و جۆرێک لە ئەکتیڤیتیمان هەیە کە لە ماوەی داهاتووە لە ماوەی نزیکا بۆ خێزانەکانی ئەنجامەین ئەوەیە کە سکیڵی چۆنێتی چارەسەرکردنی کێشەکان چۆن ڕوبەڕووی کێشەکان بنەوە چۆن کێشەکان چارەسەر بکەن ئەمانە لە کۆبنەوەی دایک و باوکان و بەرنمەیەکە کە بۆ خزمەتی دایک و باوکەکان ئەخرێتە کار لە بەشی قاوش و کە ئیمپێشنتی پێڵێن ئێمە بۆیە ئەم چالاکیانە ئامانجدارن ئامانجەکەش ئەوەیە کە گونجانێکی دەرونی و ڕەهاتن لەگەڵ توشبوانی شێرپەنجە کە مناڵێک هەبێت من مناڵێکم هەبێت توشبوو ببێ بە شێرپەنجە بتوانین جۆرێک لە ڕاهاتن ژیانکردن لەگەڵ شێرپەنجە دروست بکەین ئەمە بابەتێکی زانستیە و بابەتێکی ئینسانیە لەوەی کە بتوانین ئەم وزەیە ئەکتیڤ بکەین لەم بوارەیە و بتوانین خێزانەکان بۆ خۆیان ڕایان بێنین کە ئەم قورسایە بخەنە سەر ئەستۆی شانی خۆیان کە ئێمەش پاڵپشتی تەواویانین تا بتوانین جۆرێک لە ئاسایشی دەرونی ئێمە زۆر تەکیل لەسەر ئاسایشی دەرونی و سایکۆ وەڵبینەکەین کە باشبوونی دەرونیە تا هەست بکەن کە ئەم خێزانانە هەست بە تاوان نەکەن بۆ نمونە ئێمە بناڵمان هەیە لەگەڵ خێزانەکانیان هەست بە تاوانەکەن لەوەی کە تووشی شێرپەنجە بوو بەڵام شێرپەنجە هەڵی کەس نییە بەڵکو ئەمە جۆرێکە لە نەخۆشی و جۆرێکە لە شێوازێک کە بۆ خێزانێک بەڕاستی دروستە بێت جۆرێکە لەوەی کە ئایا ئێمە کە کەسێک توشبووە بێ بە شێرپەنجە هەڵی کێ ئەمە تا ئێستا لە ڕووی زانستی و هۆکارەکان دیاری نەکراوە بۆیە ئەکرێت ئێمە جەخت کەینەوە لەسەر ئەوەی کە شێرپەنجە هەڵی کەس نییە و ئێمە بتوانین ئەمە بەشێکە لە ڕاستەکانی شێرپەنجە چاکبوونەوەی هەیە شێرپەنجە مناڵی هەمیشە کەسانێک کە لە وڵاتانی دەرەوە کە مناڵەکان تووشی شێرپەنجە بێت جۆرێکە لە شانازی بوویان کە خزمەتی مناڵەکەشیان بکەن جۆرێکە لەوەی کە خەڵک هۆشیار کاتەوە بەڵام بەداخۆ جۆرێک لە تێگەیشتن هەیە کە ترس هەیە لە شێرپەنجە ترس هەیە تەنانەت هەر کەس لا نەخۆشخانەی هیواشەوە ئەترسێک کە بڕوات بەڵام ڕاستی وانە چکە نەخۆشیێکی گوازراوە نییە سەبارەت بۆی ئایا بە مناڵان بڵین کە شێرپەنجان هەیە یاخودنا ئێمە بەشێک لە گرفتە درونیەکان کە دروستێک کاتوە پاڵپشتی بوو ئەزمونێک کە ئێمە هەمانە لە ناو نەخۆشخانەی هیواوە پاڵپشتی بۆ ڕیسێرچانەی کە لە سەرتاسەری دنیا کراوە بە تایبەتی لە ئەمریکا و کەنەدا و پاڵپشتی بۆ دایانکتێبەی کە هەیە کە باز لەوە ئەکات کە ئایا بە مناڵان بڵین کە شێرپەنجان هەیە یاخودنا ڕاستێکی بەڵەیە کە پێویستە ئێمە بە مناڵان بڵین کە شێرپەنجان هەیە لە ئەمەش بە پاڵپشتی نەک لەوەی کە بەو شێوازە بووتێ بەڵکو ئەمە پرۆسەیەکی زانستی دەرونی پزیشکیە و پاڵپشتیکردنە لەوەی کە چۆن چارەسەرە پزیشکیەکان بەشێکن لە چارەسەر و ئەمەش بە جۆرێکە لە چارەسەر کە بۆ مناڵەکان ئەنجامەیرێت یاخود بۆ خێزانەکە ئەمە پێویستی بە کۆمەڵێک ڕێکاری دەرونی کۆمەڵایەتی هەیە لەوەی کە چۆن ئێمە بە مناڵەکە بڵین بە خێزانەکە بڵین کە ئەم ئەندامی خێزانە بچووکەی کە هەمانە شێرپەنجەی هەیە بۆیە ئاساییە بەڵام بە پاڵپشتیکردن و هاوکاریکردنی تیمی پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتی لە ناو نەخۆشخانەکانە کەمە ئەم ئەرکە لەسەر شانی مناڵپارێزی کوردستانە کە ئێمە بۆ هەندێک کەیس کە دایک و باوک ڕەزامەند بووە لە تەمەنێکی دیاریکراوە ئێمە توانیمانەکە ئەم هەواڵە بە مناڵەکە بڵین و تا ئێستا ئەم مناڵانە باشتر لەوەی کە لەوانی کە پیان نەوتراوە سوودیان لە عیلاجەکە وەرگرتووە ڕاست ئەمە لای ئێمە ریسێرچێک نەکراوە بەڵام ئەمە لە دنیای دەرەوە هامان پێڵێ لەبەرەوەی ریسێرچ کراوە چۆن ئێمە زۆرێک لە مناڵمان هەیە گرفتیان ئەوەیە نازانن بۆینەوە بۆ نەخۆشخانە نازانن بۆچی ئەم چارەسەرە وەرەگرن بۆیە ئێمە پێویستە ئەم ڕازگۆ بین لەگەڵیانە تا بتوانین ئەوانیش جۆرێک لە سکیڵی دەرونیان بۆ دروستە بێت جۆرێک لە توانای دەرونیان بۆ دروستە بێت کە ڕوبەڕووی ئەم کێشەیە ئەبنەوە بۆیە ئەکرێت ئێمە بتوانین
بە پاڵپشتیکردن لەگەڵ تیمی دەرونی کۆمەڵایەتی لە نەخۆشخانەکان کە ئێمە ستافی مناڵپارێزی کوردستانی بە هاوکاری لەگەڵ دکتۆرە بەڕێزەکان ئەنکۆلۆجیست و هیماتۆلۆژیەکان ئەوانەی کە دکتۆری گرێ شێرپەنجەیەکانن یاخود ئەوانەی کە بۆ شێرپەنجەی خوێنن بەیەکەوە ئێمە وەکو یەکتیم کارەکەین و ئەم هەواڵە بە خێزانەکە و بە هەندێک جار بە منداڵەکەش ئەڵێن چونکە تا ئێستا ئەم کۆنسێپتی پێوتنی هەواڵی توشبوو بە شێرپەنجە بە مناڵ لە وڵاتی ئێمە زۆر قورسە ئێمە زۆرێک لە ستۆری خێزانەکان هەیە چیرۆکی خێزانەکان هەیە کە بۆ منە خێزانێکی ئەمریکی چۆن بە مناڵە 2 ساڵەکەی وتۆ کە شێرپەنجە هەیە بەڵام ئەمە مناڵێکی 2 ساڵ لەمە تێناگە لە شێرپەنجە تێناگات چونکە حتا وەکو تەمەنی ڕۆزەش یا تەمەنی چوونە مەکتەبی کە 6 ساڵەکات وەها فێرکراوە کە منداڵان لە ڕێی میکرۆبۆ تووشی نەخۆشیە بن بەڵام ئەی شێرپەنجە بۆیە جۆرێک لە ڕێکار هەیە کە پێویستە ئێمە لەگەڵ منداڵەکە لەگەڵ خێزانەکە بگرینە بەر تا بتوانین ئەم جۆرە هەواڵە کە ئەمە جۆرێکە لە هەواڵی ناخۆش و هێدماویە سەدماویە بووی کە بەرخێزانەکە ئەکەوێت بۆیە هەتاوەکو ڕازگۆتر بین لەگەڵ خێزانەکە کێشەی ئەوە دروست نابێت کە مناڵەکە نێتەوە بۆ نەخۆشخانە یاخود جۆرێک لە هەست بە تاوانی بکات یاخود خۆ بە کەمبینینکە ئەمە ئێمە زۆرێک لە مناڵمان هەیە کە عیلاجی وەرنەکردووە لە ناو نەخۆشخانە ڕای کردو بەڵکو ئێمە وەکو مناڵپارێز توانیمانە ئەو توانایی بۆ دروستکەینەوە بتوانێت بێتەوە ناو نەخۆشخانە و جۆرێک بە تەمەنێکی دیاریکراو کە ئێمە پێ بڵێن ئەم جۆرە نەخۆشیەتە شێرپەنجەت هەیە بەڵام بە جۆرێکی تایبەت کە لەگەڵ لایەنی گەشە سەندنی دەرونی منداڵەکە و لایەنی هۆشیاری خێزانەکەش بە هەمان شێوە کە بتوانین ئەم هەواڵە بگەین بە منداڵەکە. هاتینەوە خزمەتتانەوەی ئەماژە بۆ بم ئەو جۆرە شێرپەنجەی کە مامۆستا فاروق هەیەتی لە ڕووی زانستیەوە شێرپەنجەی CLL بڵاوترین جۆری شێرپەنجەی خوێنە لە گەورە ساڵانە. ئێمە پێشتر باسی پشگیریمان کرد بۆ مناڵان ئێمە لە ناو ویکێک لە بەشەکەی نەخۆشخانەی هیواین کە لەبەروی هاتوچووی کەم لەسەر بۆ ئێرەمان هەڵبژاردەوەی کە بتوانێت لەگەڵ مامۆستا گفتوگۆیە بکەین. هێشتا لەو شتانی کە مامۆستا نووسیوێتی وتەیەکی وەرگرتووە لە ئەلێکساندۆماوە کە ئەلێکساندەر دۆما دەفەرمێ لەم دنیادا نە خۆشبەختی هەیە نە بەدبەختی بەس بەراورد یەک حاڵەتە لە تەک حاڵەتەکەی تر تەنیا کەسێک کە ئەو پەڕی بەدبەختی ناسی بێت دەتوانێت ئەو پەڕی خۆشبەختی دەربکات. دەبێت مرۆڤ بێوێت بمرێت تاوەکو بزانێت زیندووبوون چەندە باشە جا بژین و خۆشبەخت بن. هیچ کات لە بیری مەکەن تاوەکو ئەو ڕۆژەی خواوەند بێوێت داهاتی مرۆڤ ئاشکراکات تەواوی ناسیاری مرۆڤ لە دوو شتدا کورد دەکرێتەوە خۆڕاگری و هیوا. تۆ خۆڕاگریەکەت هەیە مامۆستا فاروق 6 ساڵەوە لەگەڵ شێرپەنجە هیوایشمە هەیە ئەو هیوایش یعنی هیواکە کە خۆڕاگر بووی هیواکەشیێت باشەکە من بڕوادارم بڕوام هەیە کە هەمیشە شتێک کە هیوان پێ هەیە ئەبێت ناممکن نییە تێگەیشتی لە ئەوە ئەگەر بە هیواوە نەژینێمە زۆربەمان خەمۆکین زۆربەمان ناڕەحەتین زۆربەمان خەفەتە خوین و زۆربەمان فێر نەبووین کە لەم ژیانەکە هەمانە چێژ وەرگرین ئەوەیە کە بێهیوامانەکات بەڵام ئەگەر سێر بکەی ئەڕۆیتە ناو مزگەوتەکانی لە سلێمانیا 200 نزیکی 300 مزگەوتەیە ئەڕۆیتەوێ لەجێەوە هیوا بدەن بە خەڵکەکە لەوێش دووبارە خەڵکەکە بێهیوا بێتەوە کە ئەو کەسێک کە مسلمانە ئەبێ هیوادار بێەوە لە ڕەحمەتی خوا دائمە چاوەڕوان ڕەحم بێ ڕەحمی شەرەوە هیوا و ئومێدەیە کە یەت بووی مەسەلەن من ئێستا ئەڵێ کەسێکە ڕێزم بۆ نابینایان هەیە هەڵە کەسێکە نابینایە تا ئەمرێ بە تەمای چاوی ساغە یعنی هیوای هەیە کە چاوی ساغ بێتەوە ئەوە هیوا زۆر گرنگە بۆ مرۆڤ جا نەخۆشانی شێرپەنجەش بەو شێوازە قبوڵی کرد کە نەخۆشە و نەخۆشەکەشی نەخۆشی ئەستەمە و ئەمە نەچوە بە شوێنە ڤایرۆسێ نییە باکتریایە نییە کارتێکە بۆی دەرچووە دراوە پێی قبول بکات کە نەخۆشە و ناتوانێت ولا نەخۆشەکەی ناتوانەکەی قبول بکات و بەگوێی دکتۆر و پسپۆرەکان بکات. محەممەد کوردۆ دۆستی من و دۆستی تۆشە لە شوێنەکان نووسیوێتی ژیان ڕۆشنە بەرەو مەرگ بەڵام عاشق گەڕانێ بەرەو ژیان ئەشکی شەرە ئومێدەیە کە هەیە باشە یعنی ئەگەر ئومێدی ببووی بە ژیان
مەسەلەن جەناب کەسێک و خۆشەوێ شایەک و خۆشەوێ جا ئێمە لە فەلسەفەی ژیانە ئەگەر جوان ناسیمان بزانایە جوان ناسیمان بخۆندایە جوان ناسی بە جوان ناسی بووینایە من نمونەیەک بۆیانمە عیسا عەلەیهی سەلام لەگەڵ حەواری و نیا بە شوێنێکا ڕۆیشت لاشەی سەگێکی مردارەوە بوو تۆپی و خۆتەزانێت تعفونەکە و بۆنی زۆر ناخۆش وەمانە هات هەموو حەواریون لوتی خۆیانیان گر لە بۆنەکە بەڵام عیسا ئاوا سەیری کرد وتی سوبحان الله دنانەکانی شەنە جوانە ئەنی جوانبینیەکە گرنگە تۆ لە ناو ئەم هەموو زەلکا و پۆخڵەوات و ناخۆشی و ئەستەم و ئەوانە تۆ جوانیەکان ببینی و خۆشیەکان چێژی لێ ببێ جا تۆ مادام وایە وەکو توشبوویکی شێرپەنجە من هەر لەکێ لە شتەکانی خۆتا خوێنمەوە کە پامەکەت هەبووە لە گەرما و لە برین و لە ئازارە کە یەکێک لە پاش هاتەکانی بەکارهێنانی کیمیایی ئەو شتانەیە کە ڕوایە لە هەموو کەسەکە کەناوانەیە ڕووبە ئەمە بپرسم لەو گەرما و لەو برین و لەو ئازارەیە ئەکرێت توشبوویکی شێرپەنجە شتێکی جوان ببینێ و هەست بە خۆشیێک بکات خەست بە خۆشیەکە ئەوەیە کە تۆ لە ئەو ئازارە مەسەلەن پلێ گەرماکەی چیلویەکە لێک ناکە ئەبێ بە لەرزێکی زۆر باشە لەو حاڵەتا وڕێناکات یعنی حاڵەتی وڕێنەیی ئاسا لەوێ شتێتە نەزەریاڵێ با بۆ هاوناوەکانم هاوچەشنەکانم با شتێکیان پێشکەش بکەم با خزمەتێکیان بکەم بەو ناتوانیەوە ئەو پەڕی هیوایە کە ئەو پەڕی ڕاستیشە من لە ژیانمان ڕقمە لە درۆوە ڕقم بووە و حەزم لە درۆژ نەکردووە حتا ئەو درۆژە کە بۆ بەرژەوەندی بەکاراتووە حتا ئیمکان بەکارم نێناوە ئەمە ینی ڕاستم کردووە لەوە کە لەرزوتان بووە وە کیمیایی کراوم جا شتێکی تریشی پێ بڵێم من نەمزانی بوو کە کیمیایی بۆ ڕۆژوگرتن خراپە نەمزانی بوو حاڵم زۆر باش بوو کیمیایەکان بۆ کردم ڕۆژمە دەرەوە شەو نیەتم هێنا بەیانەکە ڕۆژم کرد دوایی ڕەمەزان تەواو بوو هاتم خزمەتی جەنابی دکتۆر دانای زۆر ڕێزم بۆی هەیە وتم وەڵام منەم ڕەمەزانە ئەوە دکتۆر ڕۆژوو بۆم خراپ نەبوو وتی کورە بەرێ وەڵات زۆر بۆ خراپ بوو ناشە گرتوێت وتم وەڵا گرتم بۆ خراپیش نەبوو ڕۆژوم گرت و خراپیش نەبوو ئەنی ئەمە ڕۆحیەیە ئەوێت ئەو هێزوو توانینەکە لە منا هەیە لە نەخۆشێکی ترا بۆ شێوازە نییە بەڵام داواتیانەکەم ئەو کەسانێک کە ئەو برادرانەی کە نەخۆشن سەبریان بوێت تەحملیان بوێت چاوەڕوانی لوتفێکی غەیبی بن کە دەرمانێک ببێت بۆ ئەم شێرپەنجەشەوە شێرپەنجەش دەرمان بێت وەکو هەڵامەت وەکو سیل وەکو نەخۆشیەکانی کە جا لە ناو دامەزراوەی هیوایە ئەڵقەی پێشوو دکتۆر محەممەد عەبدولوهاب قسەی بۆ کردن کە بەرپرسی کۆڵتی زۆری لە نەخۆشخانەیە گەڕێنەوە و باستە و بەشانەکەی کە لە هیوا لە بەردەستا بۆ خزمەتی نەخۆشانی هیوا و لەگەڵ برایان و خوشکانی بەشی گرتنەوەی چارەسەری کیمیایی قسەکەین پاشەو گەڕێن بەڕێ مامۆستا فاروق بۆی کە باسی پەیوەندی بکەین بە تایبەتی پەیوەندی خۆمان لەگەڵ خۆمانە چونکە ئەوەی کەوای لە مامۆستا کردو 6 ساڵ بەرگێب نەخۆشیە بگرێت ئێستا بۆ هەموو هیوایە لە ژیان بڕوانێ پەیوەندی خۆیەتی لەگەڵ خۆی بینەر مامە نەگەڕێن وڵاتە هاوڵاتی دوایە کە تۆمانەکرێ بە دوو جۆر چارەسەر وەرەگرێت چارەسەر هێراوەی کە چارەسەر یان ڕۆژانە چارەسەر وەرەگرن لە قاوشە دەرەکیەکانمان وەشتنەوە ماڵی خۆیان یان ئەوانن کە لە نەخۆشخانە بەوەی هەر بۆیەکەوە بێت داخڵەکرن لە ناو نەخۆشخانە ئەمێننەوە جگە لەمەش دوو یەکەی گرنگی جیاکردنەوەی نەخۆشمان هەیە کێکیان بۆ مناڵانە وەکیشان بۆ گەورە ساڵانە ئەوانی کە بەرگری لەشیان بەهۆی هەر شوەیەکە بکە نەخۆشیەکە بیان چارەسەرکە بێ بەرگری لەشیان دابەزێ ئەمانە لە چەند جوورێکی تایبەتە لە قاوشێکی تایبەتە جێگایە نەکرێتەوە وەکو قاوشەکان کە نەخۆشەکان داخڵە بن تایە ناوخۆشخانەی هیوایە سێ قاوشی سەرەکیمان هەیە کە ئەوش قاوشەکان تایبەتە بە قاوشی مناڵان قاوشەکان تایبەتە بە نەخۆشیەکانی خوێن قاوشێکیشمان تایبەتە بە شەپەرجارەقەکان جگە لە قاوشی چەندی مۆخەمەکەمە بەشێکی تایبەتی جیای هەیە جگە لەمانەش دوو باڵێن سێ قاوشی دەرەکیمان هەیە کە ئەمە نەخۆشە بەڕێزەکانیان چارەسەری ڕۆژانەی تیاوەرەگرن ئەڕۆنەوە جگە لەمەش یەکێکی تایبەتیمان هەیە وەکو یەکێکی ڕاوێژکاریە کەمە پزیشکە پسپۆرەکان وەکو پزیشکی مناڵان وەکو پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی خوێنی گەورە ساڵان لەگەڵ پزیشکی شێرپەنجەی ڕق
ئەمانە هەرێکەوە پێی سپۆرەکەی خۆی لەم یەکانەدا بژین کە نەخۆشە بەڕێزەکان کەن یان بۆ دواداچوونی نەخۆشەکانیان بۆ یەکەم جار کە لایەن پزیشکە پسپۆرانەوە بە دواداچوونیان بۆ کرێت و نەخۆشەکان ئەبین و کاری ڕۆژانیان بۆ بکەن. کاری چارەسەری نەخۆشەکان وەکو دەرمان با بڵێن ئێمە ئەوکە ئەزانین لە چەند شوێن و لە چەند پێگەی کە بڵاو کراوەتەوە ئێمە وەکو نەخۆشخانە وەکو بەڕێبەتی تەندروستی سلێمانی وەکو وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێم جەخت لەواکەینەوە ئەو دەرمانەی کاگا بە نەخۆشەکانمان بە سەرچاوەکەی زانراو بێ بۆیە بە پێ ئەو پێوەرانەی کە لەلایەن KMCA-ەوە کوالتی کۆنتڕۆلی دەرمانی هەرێم پێڕەوەکرێ ئەبێ ئەمانیان لەگەڵا بێ ئەنجا توانین ئەم دەرمانانە داخەڵ کرێت و بدرێ بە نەخۆشەکان. نەخۆشی با بڵێن دەرمانی شێرپەنجە دەرمانێکی گران بەهام ینی بۆ هەموو ڤیاڵێکیان حەبێک لە $10 و دەست پێەکە هەندێک جارەگاتە $10,000 بۆیە ئەم دەرمانانە بۆ بەرچاوڕوونی هاوڵاتیانمان دەرمانانە کۆمپانیەکان ناتوانن با بڵین مەخزوونێکی تایبەتیان هەبێت بۆ کە بتوانم دەرمانە بەردەوامی هەبێت ئەم دەرمانە ئەم پێشوەخت لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە داواکرێن و گرێبەستیان لەگەڵ کۆمپانیەکانە کرێت و اینجا ئەم گرێبەستانە ئاشنە دەرەوەی وڵات لەگەڵ کۆمپانیا سەرەکیەکانە گرێبەستەکرێت و دەرمانەکانمان بۆ دروستەکرێت و بۆ دەنا ئەمەش یەکێکە لەو هۆکارانی کە مەسەن دەرمانەکان لەوانەیە هەندێک جار کەمی لە دەرمانمان هەبێت لە چەند بابەتێکە بەڵام خۆشبەختانە لە هیچ کاتێکە نەگەیشتوتە ئەوەی کە کار کاتە سەر ئەوەی کە چارەسەری نەخۆشەکانمان یان ژیانی نەخۆشەکانمان لە مەترسیا بوو بێت ئەمەش بە هەوڵی هەموو لایەک بووە خۆشبەختانە تا ئێستا توانیمانە ئەم خەستەخانەیە لەم کوالیتیە بەڕێ بکەین و ئەمەش بەڵێنێکە لەلایەن ئێمە وەکو نەخۆشخانەی هیوا وەکو بەڕێبەتی تەندروستی سلێمانی وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم وەکو حکوومەتی هەرێم کە ئێمە لە پەرپێدانی بەردەوامە بین چۆکو توانای مرۆیی چوەکو توانای زانستی چۆکو چەمکی خزمەتگوزاریەکانمان کە هەمانە ئاواتمانەوەی کە بگەینەوەی کە هیچ هاوڵاتیەکمان ڕۆژێ لە ڕۆژان پێویستی بەوەنە بێ بچێ بۆ دەرەوەی وڵات بۆ هیچ خزمەتگوزاریەک ئەمێ ئاماژەش بووم ئێمە کێمە تاکە شارین لەسەر ئاستی هەرێمی کوردستانە و لەسەر ئاستی وڵاتەکانی دەوروبەرە کە ئێمە جگە لە نەخۆشخانەی هیوا کە نەخۆشخانەیەکی فەرمی حکومیە هیچ شوێنێکی ئەهلی نییە لە شاری سلێمان نییە بە پێچەوانی هەموو شار و وڵاتەکانی دەوروبەرمان خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتەکانی بکە بەم پێش ئەو پزیشکانی و ئەو کارمەندانی کە لای ئێمە چەوانی کە فەرمین دامەزراون چەوانی کە خۆبەخشن چەوانی کە گرێبەستن کە بە بڕێکی کەم پارە لەم ڕۆژە سەختەیە ڕۆژانیان بەسەردەبن کە ئەگەر بچنە هەر سنتەرێکی ئەهلی چ لە پزیشکەکان چ لە کارمەندەکان چ لە فەرمانبەرەکانمان بە دووقات و سێقات و چەندین جار باشتر لێرە پارەیان دەسەکەوێت بەڵام مرۆڤ دۆستی ئەوانی کە لێرە کارەکەن و ئاستی مرۆڤاتی کە تیانە ناهێڵە ڕێگەیان پێنایە کە بچنە دەرەوە بۆ ناحیمادیەکە وازە ناحی مرۆڤایەتێکی خۆیان بێنن نەخۆشەکانیان بەجێ بێڵن بێ خزمەتگوزاری لەبەرەوە ئەوانی کە لای ئێمە لەم نەخۆشخانەیە ئیشەکەن لە هیچ شوێنێکی ئەهلی کە ئیش ناکەن تەنها لێرە لە بەیانی و لە دوای نیوەڕۆیە خزمەتگوزاریەکانیان بەردەوام بێ بۆ کە بتوان باشترین خزمەتگوزاری تەنها سەرنجیان لەسەر خزمەتکردنی نەخۆشەکان بێت. مامۆستاەوەی کە مرۆڤ بەستێتەوە بە ژیان و خۆشەویستیە. اینجا داوانین بتوانین لەگەڵ جەناب تا بەدایان بەرنامە سەر خۆشەویستی بکەین بەڵام ئەگەر زۆر کەم و کورت و ئاسان و پوختی بکەینەوە خۆشەویستیەکەی لەگەڵ خوایە کە خۆشەویستی عیرفانیەکەیە خۆشەویستیەکەی لەگەڵ ڕەگەزی بەرامبەرە کە لە خۆشەویستی نێوان ژن و پیاوە بەڵام پێش دەستپێکردنی ئەم دوو خۆشەویستیە پێویستمە خۆشەویستیەکە لەگەڵ خۆمانە پەیوەندیەکە لەگەڵ خۆمانە بۆ تووشبووانی شێرپەنجە ئەم پەیوەندی باشە لەگەڵ خۆتا چۆن یارمەتیدەیە؟ ئەرزم کردی کە محەبەت و خۆشەویستی پێویستە بۆ خۆمان من خۆمم خۆش بوێت دوای ئەوەی کە بۆ خۆمەوێت بۆ بەرامبەرەکەشم هەم بێت ئەمە خۆشەویستی ڕاستەقینە یانێ ئەمە بەم شێوازە وڵاتەکەمم خۆش بوێت ژینگەکەمم خۆش بوێت هاوڵاتەکەم خۆش بێت جا ئەو کەسێک کە دەردەدارە ئێستا من نەزانم شێرپەنجە یەکێ لە نەخۆشە ناخۆشەکانە بۆ زۆریش براوەتە مێشکی خەڵکاوە بە کوشەندە و بەمانە نە
کاتی مەرگی ئێمە کە کاتێ بووین لە دایک دیاری کراوە و کاتێک شەبیل دیاری کراوە ئەم دوو کاتە بەدەست هیچ کەسێک نییە هیچ دکتۆرێک هیچ پرۆفسۆرێک هیچ کەس ناتوانێت بڵێ تۆ لە کام کات و ساتە ئەمریت باشە بەداتاکانیان هەیە بەداتا ئەڵێ مەسەلەن ئەم نەخۆشە ئەوە نێماوە ئەمرێت بەڵام لەوەیشە هەمووی ئەگەرە ئەکرێ خۆش یارمەتی خۆت ئەڵێن ئەگەریان کاری سەوز نەبوو هیچی لێ سەوز نەبوو باشە ئەوەش ئەگەر ئەوەش ئەگەر بەڵام پرسیارەکەم لە مەسەلەی دکتۆرەکانە جەناب 6 ساڵە نەخۆشخانەی هیوا چارەسەر وەرەگری لەبەرێک کە سەفەری ئێران کردووە سەردانی گەورەترین پرۆفسۆرەکانی ئێرانت کردووە بە تایبەتی لە بواری نەخۆشەکەی خۆتەوە وەکو نەخۆشێک چی ئەڵێ لەسەر ئەو ئاستی خزمەتگوزاریی کە لە نەخۆشخانەی هیوا پێشکەشەکرێت باوانی کە تووشبووی شێرپەنجەن لەو ئاستایە کە نەخۆش چاوەڕێیەکە من جگە لە ئێران لەگەڵ دەرەوەی وڵاتیشا پەیوەندیم بووە بەهۆی برادرانەوە ئەو کارێک کە لێرە ئەکرێت لە ئەمریکایش کە وڵاتێکی پێشکەوتووە لە ئەڵمانیاش و لە هەموو شوێنە هەرم کارە ئەکرێت ئەم کارێکە لێرە ئەکرێت من زۆر سپاسی ئەم خەسەخانە و ستافەکەی هەر لە کارگوزارێکی بەردەرگاوە هەتاوەکو پۆلیس و هەتاوەکو دکتۆرەکان و هەتا پرۆفسۆر ئەنوەر شێخە و هەتا ئەو کەسانەی کە یارمەتی دەرن و پارەکانیان ئەنێرن بۆ ئەم شوێنە بە شوێنێکی گونجاو خەرجە بێت هەموو من سپاسیان دەکەم بۆ 6 ساڵە لەیرە ئەو خەدەماتێک کە بۆ من کراوە بەڕاستیەکەی من نەمبوو کە بڕۆم لە دەرەوە بەو شێوازە لە ئێرانە یا لە ئوروپا بۆم نەلوواکە باش ئەگەر بۆت بلوایە هەستەکەی ئەوەی کە لێرە بۆت کراوە هەماشتە لە ئەوروپا بۆکرا بەڵێ بەڵێ بە یەقینەڵێم بەڵام لای خۆمان ئەوەی کە های لای خۆمان قەدری یەکتری نازانین بەداخەوە و ئەوەی کە هەمانە ئەمە نعمەتێکە یەکێ لە نعمەتە گەورەکانە کە خۆی شەڵا پاداشی دکتۆر ئەنوەر و ئەو کەسانەی کە لە یارمەتیاندا لە بنیاددانانی هیوا بەخشی بێ بۆ نەخۆشان ئەمە زۆر کارێکی زۆر گرنگە و زۆر وڵاتان نیانتوانێت ئەو کارە بکەن یەکێکە کە گوایە پەرێبستەندایە لە هەر 4-5 محافەزەکەی یا پارێزگای کوردستانە وا سنتەرێ هاوبەش هەبوایە و بابم شوازە بە چالاکی خزمەتی بکردایە چون پزیشکی خۆی یەکێ لە حرفە پیرۆز و مقدسەکانە لە جیهانە و پزیشک پارە ناتوانێت ئەو جوبرانی بدات چون گیان و دەرونی نەخۆش بەدەستی پزیشکەوەیە ئەوەیە کە پزیشک بە پارە پێکەنی نمێت بۆ بە بازار و بۆ بە تجارەت زۆر عیبە بۆ ئەو هێنێک پزیشکە ئەمەیە کە هیوا ئێستا خزمەتی خۆیەکات و لە شەرقی ئەوسەتا تقریبان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێنەزیرە خزمەتەکان خوا پایداریان بکات چونکە من نەبینم زۆربە لێرە نەخۆش عەرەبەکانن و بێ بە یەک چاو سەیرەکرێن لە کەرکووکۆیان لە هەولێرۆیان لە دهۆکۆیان لە ئێرانەوە لە ڕۆژهەڵاتەوەیان من بینومە نەخۆشی ئێرانی هاتووە لێرە بە بێ هیچ پرسیینەوەی ئەوەی کە توانیان نە خزمەتیان خزمەت و ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەبێت پەرەی پێ بدرێت جاشێک لەو هۆکارانی کە نەخۆشخانەی هیوام خزمەتگوزارە باشە پێشکەش ئەکات لە هەموو ئاستەکان ئەگەرچی مرۆڤ هیچ ئاستێکی نییە هیچ کەسێک ئاوا لەسەرەوە نییەوەیەکی تر لە خوارە بێ هەمومان ئاوا مرۆڤی بەڵام کارەکانمان جیاوازە و ئەو کارانی کە کاری تێدا دەکەین جیاوازیان هەیە یەکێک لەو هۆکارانی کە وای کردوم خزمەتگوزاری هەبێت جگەرە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و خێربەخشان سندوقی کۆمەکی شێرپەنجەیە کە لە بری ئەوان نوێنەرێکیان قسەتان بۆ ئەکات. ئێمە هەمیشە شتێکمان وتومانە نەخۆشخانەی هیوا و بە تایبەتی بۆ هەموو خەستەخانەکانی تری شێرپەنجەیش ئەکرێم قسەی ڕاست بێ پرۆژەیەکی هاوبەشی نێوان حکوومەت و خەڵکە یعنی پرۆژەیەکی ئینسانی نیشتیمانی تەندروستیە هەم حکوومەت بەشداری تێدا دەکا هەم خەڵکیش بەشداری تێدا دەکا هەر ئەمەشە نهێنی سەرکەوتنی نەخۆشخانە شێرپەنجەیەکان و چارەسەری شێرپەنجە لە هەموو هەرێمی کوردستان و بە تایبەتی لە نەخۆشخانەی هیوادا یەکەم جار لە دامەزرانی نەخۆشخانەی هیواوە لە مانگی ئابی ساڵی 2007 سنتەرێکی بچکۆلە بووە کە تەنها 40 تەخت بووە بەڵام بە پشتگیری جەنابی مامجەلال کە ئەو کات سەرۆک کۆماری عێراق بوو پشتگیرێکی تایبەتی هەیە کە ئەکرێ ئێمە بیری لێ بکەینەوە بۆی کە هەموو کەرتی تەندروستیمان لە عێراق و لە هەرێمی کوردستان بۆ چاک بکە ئەوەیە کە هانی دکتۆر و کارمەندەکانی داوە
بڕێک پارەی پێداون لە ئەو کاتە لەسەر بودجەی سەرۆکایەتی کۆمار و سکرتارێت کە ئەم پارەی پێداون بۆ ئەوەی کە نەچن لە کەرتی تایبەت کار نەکەن تەنها هەموو کات و هەموو فکری خۆیان تەرخان بکەن بۆ چارەسەری شێرپەنجە لەم نەخۆشخانەیەدا. ئەمە بووەتە هەوێنی ئەوەی پرۆژەیەک بێ کە ئێستا لە سەرجەم نەخۆشخانە شێرپەنجەکانی هەرێمی کوردستاندا بە یاسا لەلایەن وەزارەتی داراییەوە ئەم شتە کراوە کە پزیشک و کارمەندان لەم نەخۆشخانەیە بە شێوەی فول دەوامەکەن واتە بەیانیان تا ئێواران و 7 ڕۆژ لە هەفتەدا نەخۆشخانەکە کراوەتەوە بۆ نەخۆش. ئەمە سەرەتایی کارێکی خێرخوازی گەورە بووە کە جارێکی کە بۆ بەهاندەر بۆەوەی کە خەڵکی شاری سلێمانیش بە گرنگیەوە سێری ئەم نەخۆشخانەیە بکەن و خەڵکی سەرمایەدار خەڵکی کۆمەڵایەتی خەڵکی هونەرمەند هەمووی هەوڵی داوە شوێنێک بەشێک پڕ بکاتەوە لە نەخۆشخانەکە و بووە بە پرۆژەیە کە خەڵکیش بەهی خۆی زانیوە و حکوومەتیش لەگەڵ یا لە ساڵانی ڕابردووە بودجەیەکی کراوەی بۆ تەرخان کردووە بۆ شێرپەنجە کە ئەمە پێشکەوتنێکی بەرچاوین کردووە تاوەکو گەورەبوونی خەستەخانەی هیوا بووەتە مەصدەری ئیحا بۆ هەموو نەخۆشخانەکانی تری هەرێمی کوردستان و تەنانەت ئێستا بۆ عێراقیش کە هەمووم گرنگی پێدانە وای کردبوو کە لەلایەن پەرلەمانی کوردستان و لە ساڵی 2012 یاسایەکی تایبەت بۆ سندوقی کۆمەکی توشبوانی شێرپەنجە دەرپچوێنرێ کە ئەم یاسایە ئێمە لە ساڵانی دواترە بە تایبەت لە قەیرانی داراییە ئێمە سوودێکی گەورەمان لەم یاسایە بینی کە نەهێڵڕا کاریگەری قەیرانی دارایی بەسەر خودی نەخۆشەکانەوە دەربکەوێ و نەخۆشخانە شێرپەنجەیەکان لە چاو هەموو کەرتەکانی تری تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستانە وەزعیان باشتر بوو ئەو بوو کە سندوقی کۆمەکی شێرپەنجە هەبوو. سندوقی کۆمەکی شێرپەنجە دەرگایەکی تر بوو واڵای کردبوو بۆ خزمەتگوزاری و پێشخستنی کەرتی چارەسەری شێرپەنجە لە هەموو هەرێمی کوردستاندا. ئێستا ئەگەر سەرنج بێ نەخۆشخانەی هیوا و تەنانەت نەخۆشخانە شێرپەنجەکانی تری هەرێمی کوردستانیش بە بەراورد بە سەرجەم نەخۆشخانەکانی عێراق و بەراورد بە تەنانەت نەخۆشخانەکانی تریش لە ڕووی دیزاین لە ڕووی پاک و خاوێنی لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی تەعامولکردنی پەرستار و کارمەندان لەگەڵ نەخۆش جیاوازێکی زۆری تێدایە. ئەمە بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ سندوقی کۆمەکی شێرپەنجە چونکە سندوقی کۆمەکی شێرپەنجە بە پێی یاساکە لەسەر چەند سێکتەرێکی خزمەتگوزاری شێرپەنجە ئیشی کردووە هەر تەنها ئەوە نەبووە خەڵک پارەی تێبکە و حکوومەت پارەی تێبکە و بدرێتەوە بە دەرمان بۆ هین کرێ بەڵێ ڕاستە بەشێکی زۆری ئێمە گەر مانگانە توانم پیشانتان بم کە بە ناوی نەخۆش ومانە چەندێک نەخۆش سوودمەند بۆ لی تەنانەت بۆ نمونە بۆ هەفتەیەک بۆ مانجێک دەرمانێک لە ناو نەخۆشخانەی شێرپەنجەی نامێنە یەکسەر سندوقی کۆمەکی شێرپەنجە بۆیان نەکڕێتەوە ینی ئەمانەی کردووە بێجگەلەوە مانگانە ڕەنگە سەدان نەخۆش هەبێت کە ئێمە ئینێرینە پێتسکان ومانە لەسەر مەساریفی سنووقی شێرپەنجە بۆ هەندێک حاڵەتی نەشتەرگەری وشتی ورد هەیە کە لە ناو خۆیان ناکرێ هەر جارێک کە سنووقی شێرپەنجە هەرچەندێک تێچوەکەی بوو بێ نردوێتی وڵاتانی دەرەوە ئەم خزمەتگوزاریانە بۆ هەموو کەسێ بەبێ جیاوازی هەر کەسێک کە شێرپەنجەی هەبوو و پێویستی پێی بۆ سندوقی کۆمەکی شێرپەنجە ئەمەی کردووە بێجگە لەمانە هاتووە لەسەر بنیەی تەحتی نەخۆشخانە شێرپەنجەکانیش کاری کردووە کاتوانین بڵێن ینی بە سوپاسەوە سەرۆکی ئەنجومەنی سندوقی شێرپەنجە و ئەندامەکانی کە لە سەرجەم نەخۆشخانەکان پێک هاتوون کارێکیان کردو بۆی کە لە ڕووی ئامێر و پێداویستیەوە لە ڕووی بنیەی تەحتیەوە لە ڕووی توانای خەڵکەکانی کە لەوێ کارەکەن هەموو ئەمانە کاری بۆ کراوە لە 3-4 ساڵی ڕابردووە کەوای کردووە خزمەتگوزاری شێرپەنجەیی چارەسەری شێرپەنجە لەسەر ئاستی هەموو عێراق زۆر باش بێ و لە ناویشیانە بەشی فەزلی گەورە ئەگەڕێتەوە بۆ نەخۆشخانەی هیوا کە بە ستافێکی زیاتر و بە توانایەکی زیاترەوە لەگەڵ سندوقی شێرپەنجەیان کاریان کرد.
زۆر هەوڵمانداوە کە بە باشترین کوالێتی بین و تەسەورەکەم ناوبانگی نەخۆشخانەی هیوا سەلمەنەری ئەو ڕاستیە بێت کە هەموو کارمەندان و کارمەندانی نەخۆشخانەی هیوا و دکتۆر بەڕێزەکان و هەموو هاوکارەکان بە شێوەیەکی بەرچاو توانیانە ئەو کارە بکەن لە ڕووی کەمی دەرمانەوە و کاریگەری کەمی دەرمان بەڵێ هەنێ جار ڕاستیەوە کە نەقص هەبووە و ئەمە شتێکە لە بەرەوەی دەرمانەکانمان هەموو گرانن لە دەرەوە زیاترە هێنرێن لە سنووری خۆمانانین سیاریان زۆرە ینی ئەمە عیلاجمان هەیە بە تەنها عیلاجێک ئەگاتە سەر و $5,000 و بە یەک جار بەکار بهێنرێ بۆ نەخۆش بەرەوەمە هەنێجار قەیران دروست دەکا و بە تایبەتی ئەم مودەیە کە کوردستان بە قەیرانێکی نەخوازراوە تێپەڕیوە لەوانەیە کاریگەری نێکەتیڤی هەبوو بێ بەڵام بە هەوڵ و کۆشی هەموو لە سپاس بەخواتوانیوانە ئەو قەیرانە بە ڕادەیەکی زۆر داپۆشین و نەهێڵین کاریگەری بکات سەر ژیانی نەخۆش و بە تایبەتی ئەم چەند ساڵی دوایی بەهۆی ئەوەی کە ئەم هۆکارە سیاسی و لە چواردۆرمانە ڕوویداوە دەرمانهێنان تۆزێک ئاستەنگی تێکەوتووە بەڵام لە سواز بخوا بە هەوڵ و مانوبوونی هەموو لایەک توانراوە ئەو دەرمانە دابین بکرێ ئێستا وەکو کەمی دەرمان هیچ کەمیەکی ئۆتۆمان نییە کە بتوانێت باز بکرێ بڵین ئەبێتە هۆی ئەوەی کە کێشە دروست بکە بۆ نەخۆش سواز بەخوا دەرمانمان هەیە و سندوقی شەرپەنجە یارمەتێکی زۆری نەخۆشخانەی هیوای داوە بە دابینکردنی دەرمانە و بڕە دەرمانەی کە دابینی ئەکات بۆ نەخۆشخانەی هیوا بڕێکی پێویستە و بەرچاوە توانای ئەوەمان هەیە بڵین کە زۆربەی زۆری دەرمانەکان دابین کراوە لەلایەن سندوقی شەرپەنجەوە و هەروەها بەدەر لە دەرمان توانیوێتی یارمەتی مادی نەخۆشەکاندا بە سەرفکردنەوەی عیلاج بێت بۆی پارەی عیلاج بێ بۆی بە سەرفکردنەوەی ئەو مەصروفاتانەی کە بەهۆی عملیاتێک یا بەهۆی شتێکەوە کردبێتی لێرەیە ئەوەی کە ئێمە ئەیکەین بۆ نەخۆش گرتنەوەی چارەسەری کیمیاییەکانیانە ئەو عیلاجانەی کە دێنە لای ئێمە دکتۆرەکان دکتۆرە بەڕێزەکان ئەیبینن پاشەوەی کە تەشخیصی نەخۆشەکەیان کرد ئۆردەری بۆ ئەنووسرێت ئۆردەرەکە ئاگاتە لای ئێمە و پزیشکە بەڕێزەکان لێرە چاودێریەکەنەوە و ئێمەش لێرە ئۆردەرەکانیان بۆ ئەگرینەوە بۆ شێوازەی کە نووسراوە بە شێوازێکی علمی ئەوەی کە ئێمە بەکارین ئۆردەرەکانمان هەر هەموو لەسەر ستانداردی عالەمیە بە تایبەتی ستانداردی ئەمریکی NSKIMO لەگەڵ هۆرس بەکارێنین باکستەر بەکارێنین لە کتێبەکانە هەموو ئۆردەری ستانداردی عالەمین و هەموو ساڵی ئەپدەیتی هەبوو و هەیە لە ڕووی خۆشمان لە ڕووی زانیاریەوە سپاس بخوا لە ڕووی زانیاریەوە زۆر باشین لەبەرەوەی هەمیشە ئەپدەیتمان هەیە وەکو دەوراتمان هەیە لە ناو خۆمان ئەگەر پرسیارێکمان هەبێ کەسی شارەزامان هەیە ئەتوانین لی بکەین بۆیە ئاستەنگێکی وامان نەهاتۆتە ڕێ لە ئیشکردنە و سپاس بخوا باشترین شێواز ئیشەکانمان بەردەوام بووین و بەردەوام ئەبین عادەتەن عیلاجی کیمیاییەکان کە ئەگیرێنەوە لێرە لەبەر ئەوەی کە عیلاجەکان خەتەرن و بۆ ئەوە نابێت کە لە شوێنێکی کراوەیە بێت لە ناو جیهازە ئەگیرێتەوە ناو ئەم جیهازانەی کە پێوترێ و کیمۆسەرەپی وت لێرە ئێمە بەدلەی تایبەت ئەو جلی تایبەت لەبەر ئەەکەین بۆ گرتنەوەی کیمیایەکان لەبەرەوەی چەندێک خەتەریاتی بۆ چواردەورێ ئەو نەخەتەریات زیاتر بۆ سەر ئێمە هەیە کە ئیگرینەوە بۆ ئەوەی پارێزرێن لەو خەتەریاتە ئێمە و ئیشاکەین بەدلە لەبەرەکەین و شتان لەبەر ئەەکەین و هەروەها ئێستاش کە کامێرەگە ناوان هێڵای ئەبێتە ئەمدی لەبەر هۆکاری خەتەری شوێنەکەیە بۆ ئەوەی کاریگەری خراپ نەکاتە سەر ستافەکان لە ڕووی ئیشکردنەکەەوە هەموو ڕۆژێک کە ئێمە دەسەکەین بە ئیشکردن کۆمەڵێکی زۆر ئۆردەرەگرینەوە لێرەیە بۆ نەخۆشەکان هەڵ ئەواسرێت. لەمەڕ بابەتی پشگیری بۆ دەستنیشانکراوان بە شێرپەنجە ببین ئەڵم دەستنیشانکراوان بە شێرپەنجە ناڵێن توش بووان بە شێرپەنجە لەبەرەوەی کە زۆرینەی زۆری و شێرپەنجانی کە لە وڵاتی ئێمە هەیە ئەوەیە کە شێرپەنجەکە لە کەسەکە هەیە بەڵام نیشانەکانی دەرنەکەوتوە و دەستنیشان نەکراوە بڕێکی زۆر کەم هەیەەوەی کە تووشەوی لە خەڵکی ترەوە لەبەرەوە یەکێک لە ئاسانترین کارەکان بۆ پشگیریکردن و بۆ پاڵپشتیکردن لە دەستنیشانکراوان بە شێرپەنجەوەیە کە نەخۆشەکەمان قبول بێ و پشگیریان بکەین و بە زەیمان پیانە نێتەوە بەڵکو ڕێزیان لێ بگرین و هەروەها بتوانین پاڵپشتیان بین بۆ بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیەکە یەکەم هەنگاوێن بەرەنگاربوونە بە قبولکردنی نەخۆشیەکە دەست پێەکە. هەندێک کەس بینم لە نەخۆشخانەی هیوا کە ماسکەکە بەخۆیەوە کە هاوڵی دەستنیشانکراوانی شێرپەنجەیە زۆر جایش خەڵک پرسیارم لێکە لەوانی ترۆ منیش توش نابم نەخێر توش نابی بە هەڵمژینی هەوای
نەخۆشخانەی هیوا و ماڵێک کە کەسێکی دەستنیشانکراوی شێرپەنجەی تابێت توش نابی بە تەوقەکردن بە باوەشپیاکردن توش نابی بەڵام زۆر جاروا باشترەکە ماچی ئەو بەڕزان نەکەین کە دەستنیشانکراوی شێرپەنجە لەبەری کە ئەوان بەرگریشان لە خوارەوەیە بۆی کە ئێمە ئەوان نەخۆش نەخەین نەک ئەوان ئێمە نەخۆش نەخەن بەڵکەوە ئێمەین کە دەستنیشانکراوانی شێرپەنجە نەخۆشەخین لە کارێک باشەکان کە دەکرێت بۆ دەستنیشانکراوانی شێرپەنجە بۆ نمونە ئێستامە لە پشتی منەوە بەشێکە لە خزمەت گوزارەکانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە شوێنەکەی وا ڕازانەوە کە کەشێکی مناڵانەی هەبێ و وەک مناڵانە شاگەر تێبینی کە مناڵەکان قش بە سەریانەوە نیە وەک ئەو مناڵانەی کە لە قۆناغێکی وەرگرتنی چارەسەری شێرپەنجەیان کە مەشتێکی هەتا بڵێ ئاساییە وەشتێکی هەتا بڵێ جوانیشە ئەو مناڵانی کە دەستنیشانکراون بە شێرپەنجە مناڵانی جوان و پێویستە ئێمە پشگیریان بکەین وەک پاڵەوانان بۆ زاڵبوون بەسەر شێرپەنجەیە و زۆرینی زۆری ئەمانەش چارەسەریان بۆ هەیە و چارەسەر دەکرێت وەک میوانی بەرنامەکەش باسی کرد کە ئەو خۆی دەستنیشانکراوی شێرپەنجەی خوێنە و ئەگەر هەشی وانە ئاچۆ دەرەوەی هیوا بۆ وەرگرتنی چارەسەر لە بەروی کاوەی لە شوێنی بۆی دەکرێت هەمان شتە لە هیوا بۆ یەکرێت سەرباری ئەوانەش وتەبێژی سنووقی کۆمەک بۆ شێرپەنجە باسی لەوە کرد کە ئەو پارانی کێوە دەی بەخشن بە سنووقی کۆمەک بۆ شێرپەنجە بەو شێوەیە بەکارهێنرێت کە بەکارهێنرێ و ئەو کۆمەڵێک مەلەفیشی لە بەردەسا بوو کە حەزێکردی خاتە سەر شاشە بەڵام ئێمە بە پێویستمان نەزانی لە بەروی کە پێمان وایە مستاقەتیان هەیە لە قسەکردنا سەربارەمانی کە باسکرا پرسیارەکە لێرە ئەمەیە ئەگەر خۆمان یان کەسێکی نزیکی خۆمان دەستنیشان کرا بە شێرپەنجە پێی بڵین یان پێی نەڵێین ئەمە تەوەری ئەڵقەی داهاتووی چارەیە هەتاو کاتە هیوای کامەرانی و دڵشادیتان بۆ خوازم هیوادارم هەرگیز پێویستان بە دکتۆر و خەستەخانە و دەرمان نەبێت و ئەو کاتەش کە پێویستان پێبوو باشترین چارەسەر وەرگرن ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسا قبول فەرموون شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ